علوەی سلێمانیە نرخی بەشێک لە بەرهەمەکان بەرز بووەتەوە بەتایبەت تەماتە و خەیار کە بەرهەمێکی سەرەکی ڕۆژانەی هاوڵاتیانە و بۆ هەر کیلۆیەک نزیکەی 250 دیناری چوەتە سەر. بەرهەمەکانی ئێمە هیچ شارە زوورە و پێنجوێنە. لێرە لە علوەی سلێمانی وەکو بەقاڵ کیلۆی بە چەند ئەفرۆشن یاخود ئەیکڕن؟ ئێمە ئەم تەماتە ئێستا کیلۆیە دەین بە 1250 دینار. ئەمە بەرەبوومی پێنجوێنە. هۆکاری بەرزبوونەوەی نرخی بەرهەمی تەماتە و خەیار بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لە دەشتی پێنجێن سەرەتای پێگەیشتنی تەماتەیە و لە بازیانیش بەرهەمی خەیار لە کۆتایی وەرزەکەیدایە و بەشێکیشی ڕەوانەی ناوەڕاست و خواروی عێراق دەکرێت. بۆیە ئەو دوو بەرهەمە بە ڕێژەیەکی کەم لە علوەدا دەبێت. تای پێگەیشتنی تەماتەیە لە ناوچەی پێنجوێن کە ناوچەیەکی بەرفراوانە لە بەرهەمهێنانی تەماتە لە هەرێمی کوردستان. ئینشاءڵڵا ڕۆژ بەڕۆژ بۆی زۆری بەرهەمەکە و پێگەیشتنی بەرهەمەکەەوە نرخەکەی دێتەوە خوارەوانێ و خەیاریش لەبەرەوەی ئێستا کۆتایی مەوسیم بوو لە ناوچەی بازیانمان هەیە کە ئیکتیفای هەموو کوردستان ئەکا خۆشبەختانە لەوێ مەوسیمی یەکەم تەواو بوو ئێستا سەرەتای مەوسیمی دووەمە ڕۆژانە ئەویش بەرهەمەکە لە زیادبوونە و ئینشاءڵڵا لە چەند ڕۆژی داهاتوودا نرخەکان دێتەوە خوارە. بەرهەمی تەماتە لە پێنجێن و بازیان و شارەزور و دەشتی هەولێر و چەند شوێنێکی دیکەوە بەرهەم دێت و دێتە علوەی سلێمانی. لە سەرەتای پێگەیشتنی بەرهەمەکەدا ڕۆژانە 50 بۆ 60 تۆن تەماتە دێتە علوە، بەڵام لەگەڵ تەواو پێگەیشتنی ڕۆژانە زیاتر لە 100 تۆن بەرهەم دێتە علوە. بەرهەمی خەیاریش لە بازیان و شارەزور و پێنجوێن بەرهەم دێت و لەگەڵ پێگەیشتنی ڕۆژانە 1500 تۆن دێتە علوە، بەڵام دواتر کەم دەبێتەوە بۆ 500 تۆن. ئەویش بەهۆی کەمبوونەوەی بەرهەمەکە و ناردنی بۆ ناوەڕاست و خوار و عێراق. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.